سڵاو لە بینەرانی عزیزی کەناڵی دیمەن و پرۆگرامی دوو ئەزمون. پرۆگرامی دوو ئەزمون دەست پێ دەکات. بۆ ئەم ماڵقەیە دوو فۆتۆگرافەر بەشدارن. ئەوانیش فۆتۆگرافەران سەمیر ئاکرەی و گۆران تەها. یەک پرسیار لە هەردوو بەشدار بوو دەکرێت. دوو وەڵامی جیاوازمان دەست دەکەوێت. سەمیر ئاکرەی وێنەگەر موالیت پێنجەوەنە هەم لە ئاکرێ دایک بووم. ئەمن گۆران تەهامە 1991 لەدایک بوومە لە هەولێر دەژیم. پیشەکەم فۆتۆگرافی. باس لە کامێرا و لێنز و بیرۆکەی فۆتۆیەکانیان دەکەن. وەڵامی چەندین پرسیاری جیاواز دەدەنەوە. فۆتۆگرافی یعنی ڕووناکی. ڕووناک یعنی فۆتۆگرافی. فۆتۆگرافی هونەرێکە بە تەئسیری ڕووناچی خۆی پیشان دەداتن. ئەخر کامێرای قەدیم فەرقە لەگەڵ کامێرای ئێستا، جیاوازە زۆر. ڕسمەکی مانادار بەوە دروست دەبێت کە تۆ کاتی گونجاوت پێویستە، شوێنی گونجاوت پێویستە. کامێرا زۆر کامێرا هەیە، باشترین کامێرا، بەس کابرا نازانی زاویەی بینی فەتحەکە و سرعە و لێنز گرنگترین بەشی فۆتۆگرافیە. پرۆفایلی خۆت بە کورتی. بەێ ئەمن سەمیر ئاکرەی وێنەگەر موالیت پێنجەوەنە هەم لە ئاکرێ دایک بووم. من لە دەستپێکێ ڕەسام بووم، پاشی لە ڕەسامی هاتم بۆ وێنەگرتن بۆ فۆتۆ. لە نۆتۆیەک تقریبان کامێرام گرت کە مهنە لۆخم. بەێ ئەوجا لەو کاتە هەتا ئێستا من زۆر پێشانگای فۆتۆگرافی لە دەرێ و لە ناووەڵات و درستم کردیا و زۆر وێنەی من بوویتە پۆستەر لە ناو جیهان و لە ناو ئیتالیا خەلاتی یەکەم لە سەر ئاستی کوردستان تەسویری فۆتۆگرافیم برد. زۆر بەشداریشم کردیە لەگەڵ جەنابی کەکفار سەعدی و زۆر وێنەگری تر لە کوردستان لە پێشانگای فۆتۆگرافی نێودەوڵەتی و لە ناوخۆ و هەتا ئێستاش بەردەوام لەسەر وێنەی فۆتۆگرافی. ئەمن گۆران تەهامە 1991 لەدایک بوومە لە هەولێر دەژیم. پیشەکەم فۆتۆگرافیە. پێناسەیەکی کورتی فۆتۆگرافی بکە. فۆتۆگرافی یعنی ڕووناکی. ڕووناک یعنی فۆتۆگرافی. بەێ ئەوە پێناسەی فۆتۆگرافە. فۆتۆگرافی هونەرێکە بە تەئسیری ڕووناچی خۆی پیشان دەداتن. حسەب ئەو تەئسیرەی کە بەکاری دێنی ئەو ڕووناچیە نەتیجەکەت دەدات. فۆتۆ چۆن لە دایک دەبێت؟ فۆتۆ چۆن دروست دەبێت، چۆن لە دایک دەبێت. فۆتۆ ئەزانی کۆیە مەسەلەن وەکی ئەتوانی بلێ فۆتۆ دەریڤەکە دووبارە نابیتەوە. ئەو دەریڤە کە تو گرتت بۆ سەرنجڕاکێشی خەڵکەک ئەوە دەبیتە فۆتۆی کە سەرنجڕاکێش بیت نییە دووبارە نەبیتەوە، بەرچاو دەبی لەبەر چاوی خەڵک دەبیتە فۆتۆ. ئەو پرسیارێت و جوابی زۆر هەردەگری لە ڕوانگەی من. ڕسمەکی مانادار بەوە دروست دەبێت کە تۆ کاتی گونجاوت پێویستە، شوێنی گونجاوت پێویستە کە کادربەندیەکەت هەڵبژێری کە فکرەکەت هەبی چت پێویستە چی دەکەی. باشە سەرەتا دەبێت فکرەکەت هەبێت دوایی کات و شوێنی گونجاوی بۆ دابنێ. جۆرەکانی لێنزی کامێرا چۆن بەکاردێنن؟ ئەخر کامێرای قەدیم فەرقە لەگەڵ کامێرای ئێستا، جیاوازە زۆر کامێرا هەیە، لێنزی زۆر بەهایە، لێنزی دەبی بزانی لوچێ بەکاردێنی لە چول و چ کاتێک و چ پۆرترێتە سروشتە مەسەلەن. ئەوە فەرقی زۆر هەیە، دەبێت و ئەوەت هەبی شارەزاییت هەبی لە ناو ئەو بارە. واتە هەر دیمەنە و لێنزی خۆی دەوێت. ئەکید هەر شوێنێک لێنزی خۆی هەیە کامێرا. مەسەلەن فەتحە و سرعەی هەیە، مەسەلەن دیجیتال فەرقە لەگەڵ مانیوەلی. لێنز گرنگترین بەشی فۆتۆگرافیە. حسب ئەو پێویستی کە ئەتوو هەیتت بەکاری دەینی. زۆر لێنزمان هەیە. ئەو فۆتۆگرافەرەی کە بەکاری دەینیتن دەبی بزانی لۆ چمە بەستە چێ و لە چ شوێنێک بەکاری دێنی.
واتە هەر دیمەنە و لێنزی خۆی دەوێت. بەتەئەکید دەبی لێنزی تایبەت بەو بۆ ئەدە بەکاربیینی بۆی مانایەکی تەواو بداتێ ئەگەر بێت و لێنزەکەت تایبەت نەبێ لێنزەکەت بۆ ئەو کارێ گونجاو نەبێ ناتوانانی وێنەیەکی باش دەربێنی. مەوداکان بڕیار دەدەن بۆ لێنز؟ بەتەئەکید لێنز ینی مەودای وێنە گرتنەکەت دەتەوێت لە چ مەودایەک وێنە بگری و چ مەودایەکت بۆ دەرچێت. بۆ نمونە دووری وێنەیەک 50 مەتر بێت چ لێنزێک بەکاردێت؟ حسب ئەوەی کە تۆ چ وێنەیەکت دەوێت دەتەوێت چەندە بەگراونت دیار بێت دەتەوێت چەندە شخصەکەت تەرکیزی لەسەر بێ دەبێت ئەو لێنزەیە حکم بکەی بەو دووریەی کە دەیبینی. جۆری کامێرا گرنگترا یان بیرۆکەی فۆتۆگرافەر؟ بیرۆکەی خۆت. چۆن؟ چۆن ئەوە خیبرەی لۆ دروست دەبی لە ناو کامێرای ئەوە مهمە کاکە. لێن کامێرا زۆر کامێرا هەیە باشترین کامێرا بەس کابرا نازانی زاویەی بینی فەتحەکە و سرعە و وەخت و کات ئەو شتانە یعنی ئەوە زۆر مهمە دەبی ئەتو چاوت بەقووەت بی مێشکت شارەزابی لەو بارە. بەتەئەکید بیرۆکە لە هەموو شتێک گرنگترە. سەرەتا دەبی بیرۆکەت هەبی دواییش دەبی کامێرات هەبی بۆی بتوانانی وێنەکە بگری دەبی لێنزی باشت هەبێ بەڵام بیرۆکە لە هەمووی گرنگترە. چۆن فۆتۆستۆریەک دروست دەکەیت؟ بەخۆی فۆتۆستۆریەک ئەمن قەناعەتم بە ئەوە نییە فۆتۆستۆریەکی مستەنع دروست بکەیت. قەناعەتم هەیە فۆتۆستۆریەکی واقعی ئەتو بگری ئەوە بگری پێشانی خەڵک بدەیت ئەوە مهمە ئەوە گرنگە. جیاوازی چییە لە نێوانیە؟ زۆر مهمە ئەتو وێنەی مستەنع نەبی دروست نەبی ئەتو وێنەی بگری لەسەر شێوازی نۆرمال کە وێنە بوو نۆرمال ئەوە گرنگە کە بوو مستەنع نە ئەوە بەهای کێمترە بی. تا ئێستا فۆتۆستۆریت دروست کردووە سروشتی بێت؟ زۆر جارم دروست کردی. کاک سامان فۆتۆستۆری بە وێنە دروست دەکرێت عەدەسێکە یان مەسەرەن باسی شوێنێکە باسی کەسێکە دەتوانی فۆتۆستۆریەکی بۆ دروستکەی بە وێنە بەڵام ئەوە کاری من نییە کاری من زیاتر ئیشی پۆرترێت و ویدینگ و داخلی ستۆدیۆیە ئەوە ڕەنگە فۆتۆگرافەکی ڕۆژنامەنووس یان فۆتۆگرافەچکە بتانی جوابەکی جوانتر بداتەوە. واتە دوو کاری جیاواز. بەتەئەکید هەر بەخۆی لە بەشی فۆتۆگرافی زۆر بەشی جیاوازی هەیە یعنی ناتوانێت تۆ فۆتۆگرافێک بی و لە هەموو بەشەکان کار بکەیت لە هەموو بەشەکان ناتوانانی نەزەعەت بێنی کاری باش بکەیت. ئەو وێنە جیهانیانە کامانن کە کاریگەریان لەسەر تۆ هەبووە. وێنەی جیهانی کاکە ئەزانی کۆیە ئێستا ئاخر دوو وێنەی جیاواز هەیە. وێنەی هەیە حەدەس ڕوودا و وێنەی هەیە مەسەلەنی سروشتی طەبیعەت و کارەسات و ئەو شتانە. وێنە زۆر هەیە مەسەلەن وێنە هەیە مەسەلەن ئەو کابرایی وێنەگر دەچی خۆی دەکەتە مەسەلەن فیدایی و وێنێکی بگری خۆ بەخش دەکە لە وێنێکی بگری احتیمالە هەر حیاتی خۆش بکەتە ناو مەترسیداردا بوو وێنێک بگری ئەو وێنەی دەبیتە سرنجڕاکێش لە ناو دنیا هەمووی لە ناو جیهان هەمووی ئەخر ئەوە بەهای دەوێت یعنی تو دەبی تەسحیەی بدەیت بۆ ئەو وێنەی ئەمە یەک دوو وێنەش هەیە وێنە بەخۆی خۆی دروست دەکات بەس چێ ئەتوو وێنەگەربی کامێرەت پێوی 24 ساعت. بە کام وێنەی جیهانی سەرسام بوویت؟ وڵڵاهی زۆر هەیە وێنەی جیهانی کە ئەمە پێ ئەوە بین یعنی زۆر هەیە مەسەلەن ئەو منداڵەی مەسەلەن انتظار دەکە ئەوە دەستی دەیخۆ سەیری ئەوە دەکە یعنی متەئسرە زۆر پێ ئینسان پێ متەئسر دەبی ئەو وێنانەی ئەوە سەنا وێنەی کە ئافرەتێک لە ناو پشت پەنجەرەی مەسەلەن خوشاردیەوە لەبەر تەیارەی ئان لەبەر ئەو حالاتی ئەوە ئینسان پێ متەئسر دەبی. زۆر وێنە هەیە بەڵام بەڕای من زۆر بەوەیان سەرسام بووم کە فۆتۆگراف کیڤن لە 1993 وێنەی ئەو منداڵەی گرت کە لە برسان کەوتە سەرزەوی کە منداڵەکە خەریک و دەیخوارد وێنەی ناخەژێن بوو لە کۆتایی تووشی زۆر ڕەخنەش بووەوە چونکە دەیتوانی منداڵەکە ڕزگار کرد. کاتێک دەڵێی فۆتۆگرافەر خەڵک وا دەزانن یەک کەسە و یەک بوارە. ئایا فۆتۆگرافەر چێیە و چەند بواری هەیە؟ بەڵێ بەتەئەکید ئەو شتە نابی لە هیچ بوارێک لە ژیاندا کەسێک ناتوانێت چەند بوارێک پێکەوە بەستێتەوە. فۆتۆگرافیش ڕاستە هەمویان هەموو بەشەکانی ناوی فۆتۆگرافە
بەڵام ناتوانانی هەموو بەشەکان پێکەوە بەستیەوە بۆن فۆتۆگرافی ناتورال هەیە کە لە تەبیعەت وێنە دەگرێت ڕەنگە بە هەموو کەسێک نەکرێت 4-5 ساعت ئینتیزاری حەدەسێک بکات لە شوێنێک بە جلوبەرزێکی تایبەت بە کامیرایەکی تایبەت بە لێنزێکی تایبەت تاوەکو حەدەسەکەی ڕوودەدا و وێنەکە وەردەگرێت. ڕەنگە فۆتۆگرافی کە ڕۆژنامەنووسی ئەوانە لە ناو خەڵکن ئەوانە هەمیشە مەسەلەن تەرکیز دەکەنە سەر ئەو حەدەسانەی کە ڕوودەدەن کە خێرا وەردەگرن. ئێمە فۆتۆگرافی دەکەین کاری من زیاتر پۆرترێت و ویدینگە کاری من ستۆدیۆیە من لە ستۆدیۆ کار دەکەم لە تەبیعەت و لە دەرەوە ئەوەندە کار ناکەم. زۆر شت هەیە یەکەم کەس تۆ داتهێناوە حەز دەکەی بۆمان باسی ئەم شتانە بکەیت؟ ئەمن هەلە زاربوونی خۆم یعنی لە کچکاتی لەمە مەسەلەن لە ماڵێەوە یعنی حەزمان لە ئەو فەن نەبووە ئەو فەنی فۆتۆگرافی مەسەلەن ئەوە کامێرەمان دروست دەکرد تەسەور بکە بە کارتون کامێرەمان دروست کرد لەبەر تیشکی ڕۆژ طەبعمان کردە ڕسمی ڕەشوسپی لەبەر تیشکی ڕۆژ ئەو کاتە یعنی چوو دەستگا و ئەو شتانە و ئەو تەکنۆلۆژیا و ئەو مەواد و شتیەوە نەبوو کەت فلم بوو لەگەڵ وەرەقەی و لەگەڵ دەرمان تێکەلمان دەکرد و لەگەڵ تیشکی و کەهرەبانە بوو تەسەور بکە لە تیشکی ڕۆژ ئەوەمان دروست کرد ئەمە یەکەم. دوو ڕسمی پانۆراما لە فکرم دەرچوو کە ئەو ڕسمەی دیمەنی ئاکرێ مەسەلەن بگرم ئاکرێ بە یەک لەقپە نەدەبوو چم کرد مەسەلەن لێرە لەقپەکەم کرد لێرە لەقپەکەم کرد لێرە دەمجم کرد بەس هەمووی زاویەی دەوێ دەبی هەموو یەک ڕنگ بی دەبوو هەموو یەک مستەوا بێ ئەوە زۆر زەحمەتە دەبی زۆر ئەو تەسحیە ئەو شتە بماندی بوونەک ببینی هەتا ئەو تشتە دروست ئەمە سێم ئەمە لە سەرهەڵدانی نۆتۆیەک تقریبان من لەوێ بەشداری لە ئیتالیا فیستیڤالێکی ئیتالیمان کرد لەسەر مستەوای کوردستان لێرە من بەتنێ بەشدار بووم بەڕاستی ئەوە لەوێ 300 مسەوری ئەوروپی بەشدار بوو ئەو بەشدار بووە 300 مسەوری ئەوروپی من خەلاتی یەکەم برد لەسەر ئاستی کوردستان زۆر مقابلە و ڕۆشنبیری و ئەوانەی لەگەڵ من قسەی کرد سەر ئەوەستە ئەوەل و من زۆر گرنگ بوو لە کوردستانی زۆر مهم بوو ئەمە دوام ئەمە زۆر فیستیڤالی ناودەوڵەتی مەسەلەن قەتەر ئەوی قەتەرمان بەشدار بووین 12000 تەسویری یەک تەسویری مسەوری هەردەبژارد هەر 12000 تەسویر جەمع ببی تو یەک تەسویر هەلبژێری زۆر مهمە 4 تەسویری من هەلبژار هەر 4 تەسویر ئەوە کاک فارس سەعدی ئاگادارە لە فندق ڕۆیال لە هەولێر ئەمە خەلاتکردین وەزیری ڕۆشنبیری لەسەر ئەوەستە ئەمە زۆر یعنی لە تەسویری ئاکرێ مەسەلەن بوهار و ئەوە 1 ملیۆن ڕسم من بەلاو کرد هەمووی لە سین طبعمان کرد یعنی الحەمدلله یعنی ئەمە سروشتی کوردستان زۆر فیستیڤالی ناو هەولێر و دەرەوە و لە تورکیا و لە مەسەلەن ئەسمان بایدەمیری و من پێشانگەه بەکرد لە دیاربەکر گوتیە من کوردستان بە وێنەی تو جوانم بینی مەسەلەن ئەمن لە تەبلیسێ لە جۆرجیا و لە ئەوانە لەوێ لە چوینە بەغدا و بەسڕا و لوبنان و مەغرب و ئەوانە هەموو جێگە پێشانگەهم کردەوە و سروشتی کوردستان پێشانی خەڵکمدا من زۆر یعنی ئەوەم کردێل و نیشتیمان پەروەری وڵاتی خۆم و مەسەلەن دەڤەری خۆم بەلاو کردیە زۆر. ئایا وێنە تا چەند کاریگەری هەیە لە کاتێکدا زمانی نییە؟ وێنە زمانی نییە بەڵام مانەدارە کاتێک کەسێک سەیری دەکا بۆ خۆی دەتوانێت بیخوێنێتەوە حەسەب ئەو تێگەیشتنێک کە تێی دەکا تۆ کاتێک سەیری وێنەیەک دەکەی چی دەبینی چی لێی تێ دەکەی هەموو وێنەیە قسە دەکا. چەند پێشانگای تایبەت بە خۆتت کردوتەوە؟ 45 پێشانگە هەم کردەوە بە ناوی خۆم شخصی. بەشداری چەند فیستیڤاڵی دەرەوەت کردووە؟ زۆرم کردیەوە لە ئیرانم کردیەوە لە قەتەرم کردیەوە لە بەحرێنم کردیەوە لە یعنی ئەوانە هەموو بەشدار بوویمە مەسەلەن و شخصیش لە لوبنانم کردیەوە لە مەغربم کردیەوە لە بەغدا لە بەسڕا لە ئیران لە ئەوە یعنی لە جۆرجیا لە تورکیا وانە لە
ولا سوريا عاصمة الثقافة الإسلامية حلب يك حفتي بيشانغهي من بو يك حفتي 1 مليون كرد لويا هم يعني زور بهم عجبون ويني من بجواني سروشتي كردستان كواتا يكم بيشانغاي كردستان بدست بيش خريتو بو بله بو من بو بله آره والله من زور بخوشحالي وش كاك سروكي هرم كاك مسعود بارزاني بيشانغهي من كردوا شخصي كاك نيشيروان بيشانغهي من لاولير كروا يعني اوانش سر بلنديك بزور لهم وەکو پێشانگایەکی فۆتۆگرافی کرایەوە بە تایبەت بۆ ستۆدیۆکان بوو لە هەولێر کرایەوە ئێمە بەشداریمان کرد بەڵام بڵێ پێشانگایی کە وێنەی خۆمان ئەرز بکەین نەمان کردو چون وێنەکانی ئێمە وێنەی خەڵکن وێنەی ئایلین هەنی ئەمە ناتوانین لە پێشانگاتا ئەرزی بکەین هەروەکو ئەرزم کرد لە سەرەتادا کاری ئێمە چونکە ستۆدیۆی جیاوازی هەیە لەگەڵ ئەوانەی کە وێنەی سروش دەگرن کە دەتوانێت پێشانگای پێدا بنێشتی جوان بکە ئێمە کاری زۆر جوانمان هەیە بەڵام بوونە کارەکانی ئێمە ناتوانین هەمووی ئەرز بکەین. فۆتۆگرافی لە کوردستان کەی دەستی پێکرد؟ پشتی سەر هەلدانێ ئەوە زیاتر ئەمە زۆر چوینە ناو باری فۆتۆ و ئیشمان کرد. هەرگیز تووشی کێشە و دەنگەدەنگ بوویت لەگەڵ خەڵک لەسەر وێنەگرتن؟ بزانە بۆ خۆی لێرە دوو شت هەیە دانەیەکیان تۆ وێنەی کەسی فەنان دەگری ئەمە زۆر جیاوازە تۆ وێنەی خەڵکێکی ئاسایی دەگری ئەمەش جیاوازە دەبێت تەوازن ڕاگری کاتێ وێنەی کەسێکی فەنان دەگری ئەمە تاقە و بیرۆکەی تۆیە دەتوانی دەری ببڕی بەڵام کاتێ وێنەی کەسێکی ئاسایی دەگری ئەمە 150 بیرۆکەی تۆیە یعنی دەبێت تەوازن ڕابگری بۆیە ئەمە تووشی دەنگەدەنگ نابێن لەگەڵ ئەو کەسانێک کە وێنیان بۆ دەگرین چۆنیان بێ ئێمە بەو شێوەیە بۆیانش دەکەین. ئایا مادیان سوودت لە فۆتۆگرافی وەرگرتووە یان معنەویان؟ بەڕاستی لەو کارێ ئەمن زۆر معنەویان زیاتر کارم ئەوە یعنی وەرگرتووە لەبەر چێ معنەویە تو ئەوڕۆ کاکە ئینسان شوهرە زۆر مهمە لە ئینسانی هەتو شتێکت کرد بیت لە وڵاتی خۆت لەسەر ئاستێک ئێستا زۆر هونەرمەند هەیە لە دنیا ئەو وڵاتە بەو هونەرمەندە دەناسی فۆتوش نامەیە تو دەگەهینی بۆ جیهان بۆ خەڵکت پێت دەناسن بە وێنەک ئێستا دنیا دەژێت. ئایا ڕوویداوە کەسێک لە کاتی وێنەگرتن سەر و دڵی گرت بێت و قسەی ناخۆشی کردبێت؟ سەر و دڵگرتن کە زۆر هەبووە زۆر جاران هەبووە لە نیوەی وێنەگرتنەکە بەجێمێشتون چون ئێمە لێرە ستافێکی گەورەین یانی من کە ڕۆیشتم کەسێتر لە جێگای من کارەکەی تەواو کردە بەڵام ئەوەندە سەر و دڵیان گرتن کە بەجێم هێشتن چون ئەوە من دەمێ ئەو بیرۆکەی هەمە بەو شێوێنەی بۆ بگرم کابرا نایەتە بەردەست کە نایەتە بەردەستیش دواتر گلەیمان لێ دەکە بۆ نەتیجەی وێنەکان دەڵێ بۆ بەو شێوەیە نەبوو جا من دەزانم لە نەتیجە گلەی دەکا ئێستا کەمێ عاجزی کەم باشترە. تا ئێستا کاری تایبەتت بۆ هیچ کەسێک کردووە؟ ئەمن لە بداية خوم أمن تقريبا حتى نوتوها أرشيفكي زور قورم لو جنابي سروكم درست كر مثلا لو حزبي بارتي درستم كردية إيشم كردية لقلوان تقريبا حتى نوتوها كواتا فوتوغرافري سروكي هرم بويت باليم كردية زور وينيوي أوي بلاو بوي أوي بدايتي حتى نوتوها فهمي منها تا چەند بەردەوام بوویت؟ تقريبا هل نوت سر هلداني حتى نوت هفتار بردوام بوو تقريبا. ئەو وێنەیە چی بوو کە شۆڕشی دروست کرد؟ سر هلدان وێنەی آخر ئیستەکە کە ئەزانی کوێ وێنە هەیە ڤیدیۆ و وێنە هەیە فۆتۆ آخر وێنەی ڤیدیۆ زیاتر شۆڕشی دروست کردی لەسەر وێنەی فۆتۆ کۆ مەثەلەن دەبی مەثەلەن دەبین حالەتێکی دەبینی شازە لە ئانی بوو بەشەریەت زۆر متاثرەوە وەکی ئەوەی شۆڕشی تۆنس مەسەلەن ئەوی صاحبەکەی عەرەبانەیە عەزیزەش دەڵێت ڕەبی عەرەبی هەمووی لەسەر ئەوەی ڤیدیۆ دروست بوو. محەممەد بوو عەزیز لە تونس بوو گەنجێکی کاسبکار بوو کە شۆڕشی بەهاری عەرەبی لێکەوتەوە. خاڵی هاوبەشی سینەما و فۆتۆگرافی چییە؟ آخر سینەما و فۆتۆگرافەر لەگەل یەک نزیکە زۆر مەسەلەن ئەتوو وێنەی فۆتۆگرافی چەند زیرەک بی
لا ويني فوتوغرافي احتمال بشي لباري ويني سينمائش داخل بي فيديو كليب داخل بي مونتاج داخل بي لسر مش قداميني بس زياتر اوي ربطنا بين سينما وفوتو هي يعني نزيكا تەواوکەری یەکترین تۆ ئەگەر فیلمێکی سینەما دروست بکەی کە وێنەیەکی بۆ کەڤەرەکەی جوان نەبێتن ناتوانێت فیلمەکە پیشان بدەیت زۆربەی فیلمەکان کە پێشی پیشان بدرێت لە سینەما هەمووی کەڤەرێکی هەیە هەر لەو کەڤەرە دەبێ مانای ئەو فیلمەی هەموو تێدا بێ تەواوکەری یەکترین ئەو وێنەیە هیچ جەنابتە؟ بەڵێ ئەوە نەوروزە گەر سەیری بکەی چاو هەمان دیمەنی ڕاستی خۆی دەبینێت ئایا هەموو وێنەیەک دەتوانێت گزارش لە چیرۆکی خۆی بکات؟ بەڵێ آخر ئەوە لەسەر زیرەکی جەنابەت دەمینی ئەتوو کاتی وێنەک وەردەگری لەناو مێشکت تەبع دەکەی پاشی دەکەیەنەوە عەدەسەی خۆت لە شەتەری خۆت لەبەر چێ ئەتوو حەزت لە مەوزوعەکە یعنی ئەو مەوزوعات طبع بیت لەناو مێشکت دوایی دەبیتە فۆتۆ دەبینی بەچاو دەلێنێ ڕاو چۆن دەبینی بەچاو مصطلحی تەسویر پێ دەلێت بەڕاو گرتیەوە ڕسمە کو دەبینی بەچاو ئەو هەش دەبینی چەند وێنەی کاریگەرت هەیە؟ واللهی ئەمن ئاخر زۆر وێنە هەیە وێنەی هەیە مەسەڵەن وێنەکم هەیە زۆر خەڵکێک زۆر پێم متاثر بوو ئافرەتەکە عمری هەفتە و 5 ساڵە طبعاً لێرە نییە بەس پێشانی جەنابەت دەدەم پاشی تقریبا 2 تانی پیش لەسەر پشتە ئەو ئافرەتە تقریبا ڕێی حەریر و شەقلاوە بە پیا دەچی بە پیان و زەڵامێک لە تانشتی دەچی لەسەر دەوارێکی ئەو ڕسمە زۆر بەلاو بوو و زۆر لێم فرۆشت و حتا ئەوروپا زۆریش برد لۆ خۆی لێن ئەوە عمرەکەی مەثەلەن 75 ساڵ مەسافەکەی چەند کیلومتر بارەکەی ئەو هەندە گران و زەڵامێکیش لەسەر دەواری بێژ دەڕۆ بە سەراحەت ئەوە بە شێوە کە ناتوانم هەژماری بکەم چونکە ئەمە ڕۆژانە وێنە دەگرین بە تەئەکید وێنەی واشمان گرتووە کە دانراوە لەسەر ڕۆژنامەکان دانراوە لەسەر شوێنی زۆر دیاریە هەولێر عرض کراوە وێنەی زۆر دیارن ینی زۆر زیاترە لەوەی کەم بتوانم بە عادەت پێت بڵێم تۆ لە چه بوارێکی ژیان زیاتر وێنە دەگری؟ لە سروشت من زۆر حەزم لە سروشتە خاصەتەن وەرزی پاییز ئەو وەرزە کوردستانی مەش زۆر جوانە دەزانی ئارەوەڵە بەس مخابن زۆر جێگا هەیە نەتوانین بگەینی من کاری ستۆدیۆ دەکەم وێنەگری ستۆدیۆ لە ستۆدیۆش بۆ خۆی لە چەند بەشێک پێک دێ وێنەگرتنی هەر لە منداڵی تازە لە دایک بوو خۆی دەگرێتەوە لەگەڵ وێنەگرتنی پۆرترێت وێنەگرتنی ویدینگ ینی هەر کارێکە لە ستۆدیۆ پێویست بێ بۆ وێنەگرتن ئێمە دەکەین ئاستەنگ و کۆسپی بەردەم فۆتۆگرافی چی؟ آخر زۆر ڕێنمایی هەیە لە تەسویری فۆتۆگرافی دەبی التیزامی پێ بکەین مەسەلەن ئەخلاقیات هەیە هەر جێکی تو ئیشەک بکەی ئەو ئیشە ئەخلاقیاتی هەیە مەسەلەن لۆ وێنەگرتنیش زۆر مهمە زۆر ئەخلاقیات هەیە لە وێنەی یعنی دەبی ئەو شارەزاییت هەبی لەو بارەی کە تو ئیشکەی لەناو فۆتۆ شتێکی زۆر مهمە زۆر سرنج ڕاکێشە و زۆر مهمە و مەشاکلی زۆر گەورەش لێ دروست دەبی ئەگەر بەکارنەینی جوان بە دروست یعنی پێویستە فۆتۆگرافەر پێش هەموو شتێک ئەخلاق و متمانی هەبێت اینجا زیرەکی ئەکید دەبە هەموو ئیشەک ئەتو دەبی منەظەم بی ئاستەنگ و کۆسپی بەردەم فۆتۆگرافی چی؟ ئەو پرسیارە زۆر پێم جوانە ئەستەنگەکانی فۆتۆگرافی وەڕەئی من هیچ ئەستەنگێک نییە جگە لەو شخصەی کە وێنەی دەگری ئەو شخصەی بەرامبەرت ئەستەنگە چون هەمیشە ئەو بە شێوەیەکە کە لە ناخی تۆ ناگات لە فکەی تۆ ناگات تۆ دەتوێت بە شێوەیەک بوەستێ بە شێوەیەک دابنیشێ ئەو لێت تێناگە ئەو شارەزانیە ینی ئەگەر دەتوانم بڵێم شارەزان نەبوونی بەرامبەرەکەت کاری تر دەکەیت؟ نانە من هیچ پیشە ناکەم سوودمەندیەکەی چەندە؟ واللهی لەبەر ئەوەی ئەو حەسەبی وەزە حەسەبیش کاری تر دەکەیت؟ نا کاری سەرەکیم وێنەگرتنە سوودمەندیەکەی چەندە؟ داهاتی ستۆدیۆ تقریبا 180 معدودە یعنی دیارە داهاتی مانگانە چەندە
داهاتەکەش باشە ئەوەندەی کە ئەمە لێرانە زیاتر لە 5-6 نەفەریش دەکەین ئایبینێ بەوە. چەند ناوێک هەیە بە وشەیەک وەسفیان بکە. هونەر سەلیم. هونەر سەلیم هەڤالێکی زۆر عەزیزە و هونەرمەندێکی هێژایە و بەهایە زۆر. حوسێن حەسەن. زیرەکە گەلک. شوان عەتوف. ئەوی شاگالەمی زۆر باشە. بەهمەنی قوبادی. وەڵڵاهی ئەو یەک فترە هات بەس ئیشێکی وین بینی زیاتر نەمبینێ لەو ئاستە نییەوەکی هونەر سەلیم مەسەڵەن. چواردانە دەرهێنەری زۆر باشە اختیار کردەوە ئەمانە دەرهێنەری کوردن کارەکانیان زۆر باشە بەڵام لە نزیکەوە ناسن چون لە کارەکەی من جیاواز. مرۆڤ چ کاتێک یاخی دەبێت؟ یاخیبوون ئەو کاتەی بە دوای ئامانجی خۆتدا دەڕۆی یاخیبوون شەرت نییە هەموو کات خراپ بێ ڕەنگە لە ڕوانگەی زۆر کەس یاخیبوون شتێکی خراپ بێ بەڵام یاخوبوون وات لێ دەکا بگێ ئامانجەکانت کاتێک تۆ تەرکیزێکت هەیە ئامانجێکت هەیە بە دوایدا دەچی ڕەنگە زۆرێک لە دۆست و برادەر و دەوروبەرت لێت تێنەگەن لەو ئامانجەی تۆ تێنەگەن تۆ بە یاخی ببینن بەڵام ئەمە یاخیبوون نییە ئەمە هەنگاونانە بۆ سەرکەوتن. ڕاچیە بەرامبەر ئەو کەسانەی کە بێ ئیرادەن و هەوڵی خۆکوشتن دەدەن. ئەوانەش دەتوانی بڵێ شتێکی دەرونیەوە تەسیری لێ دەکا یعنی ممکنیە ئینسان ئەو ژیانەی بوو خۆش بی ینی ڕێنمایی تۆ چیە؟ لە دەست خۆت ببە وەڵڵاهی ڕێنمایم ئەوەیە هەگەر ئەوە بتوانی خۆی ئیسلاح بکەتن زۆر باش هەگەر نە مەسەڵەن جێگەک هەبی ئەوانە ینی ئیسلاح بکەن. ئەمانە ژیان لەوە گەورەترە کە تۆ هەوڵی خۆکوشتن بدەیت چونکە ژیان چەند جارێک بەرزونزمت دەکاتەوە چەند جارێک تووشی ئەستەنجیت دەکات تاکید بە لەوەی ڕۆژێک ئەو ئەستەنجیانە بەجێدێڵی خۆت لە سەرکەوتن دەبینەوە چون هیچ کەسێک نەبووە لە سەرەتادا هەموو ژیانی هەر لە سەرکەوتوی و هەر بە سەرکەوتویش بمێنێتەوە یعنی ئەوان کاتێ دەگەنە کێشەیەک پێیان وایە کە ئەو کێشە ئەوە کۆتایی ژیانی ئەوانە غەڵەتن پێم وایە ئەمە دەستپێکی ژیانێکی نوێ بۆ ئەوان. ئایا بە تەنها خۆت لە ئەستودیۆکەت کار دەکەیت؟ بەێ ئەوە ئەستودیۆی منە بە سیستە کوڕم کە کەیوان دەڵێن کە کوێژدی ئەوە بە ڤیددیو کلیپ زۆر زیرەکە ینی ئەمڕەکەی مەسەلەن کە 10 ساڵ بوو ڤیددیو کلیپی دروست دەکرد یعنی ئەوە ئەگەر لە دەرەوە بە دەبوو مخرج سینەمایەک بەسەرە ناون دەبوو ئەکتەرێکی زۆر پێشکەوتی بەس دەزانی لێرە ئەو هەندە ئەوە نییە کە بڵێ مەسەلەن بەس الحەمدلله ستە لە بوو کوزاوە و ئەوانە ئێکەمە لە منتەقەی ئاکرێ و دەچیتە سلەیمانی دەچیتە و لێر دەچیت بێجەکەی زۆر بەقوەتەوە هیشەکەش زۆر پرۆفشناڵە. بۆ خۆت فێرت کرد؟ وەڵڵا بەخۆی ئەکید لە من فێر بووە بەس ئیستا فۆتۆیەکە فەرقە لەگەل فۆتۆی کەونەکە لەن پێشان مانیوێل بوو ئێستا هەموو دیجیتاڵە و ڤیددیو کلێپە ئەو شتانەیە ئەوە ئیشیمە نییە ئێستا ئەمریمە ئەوە نییە. چەند کەس لە بەردەستی تۆ فێر بوون؟ زۆر وەڵڵاهی لەمە فێر بووینە چ بڵێم هەتا 10-15 نەفەر ئیشی فۆتۆی لە بەردەستیمە فێر. ئێستاش بەردەوامن؟ بەردەوامن ئێستاش بەردەوامن. کۆتا پرسیارمان بۆ کاک سەمیر کە دەبێت لە دەرەوە بێت دەمانەوێت بە کامێراکەت چەند وێنێکمان بۆ بگریت. کۆتا پرسیارمان بۆ کاک گۆران دەمانەوێت لە ستودیۆکەت بە کامێراکەت چەند وێنێکمان بۆ بگریت. زۆر سپاس کە بەشدار بوون لەگەڵمان لە کۆتاییدا ئەگەر شتێک ما بێت و بتەوێت بیڵێیت. وەڵڵاهی من ڕاستی زۆر چاپێکەفن و ئەو مقابلاتی تەلەڤیزیۆن و برادەران و بەس شتەکەم سەرنجڕاکێشە لەگەڵ جەنابتان پرسیارت جیاواز بوو لەگەڵ هەمویان ئەوی پێشان یعنی پرسیارت سەرنجڕاکێش بوو یەک و دووەم یعنی من زۆر پێخۆشحاڵ بووم کە ئەو دەرفەتە هەبوو لەگەڵ جەنابتن دانیشم ئەو کەناڵی پیرۆزە پێشکەوتوو بیت بە ئێوە ئینشاءڵڵا ئەتوو کاک یونس
يعني براستي مش تجديد لەگەڵ ئەوانەی پێشان من نەدیت کە سوالي ئێوە يعني پرسیاری ئێوە جیاواز بوو و یه سەرنج ڕاکێشیش بوو براستي زۆر سوپاسی جەنابتان دەکەم بەخێر بێن. کۆتا پەیامی من ئەوەیە بۆ هەموو گەنجانەی کە تازە پێدەگەن کۆڵ نەدەن لە ژیان هەڵبدەن بۆ کارکردن ئامانجیان هەبێت کار لەسەر ئامانجە بکەن بە تاکید نەتیجەیان دەبێت. لە کۆتایدا زۆر سپاس بۆ دوو فۆتۆگرافە بە توانایە سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دوو ئەزموون کاری تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.